سڵاوێکی بێپایان لە مامۆستا سامان عەبدوڕەحمان ئەحمەدەوە بۆ خوێنکارانی ئەزیزی پەیمانگای سلێمانی و هەموو چواردەوری سلێمانی و دەوروبەری. ئەزیزانم، مامۆستا سامان هەستاوە بە شیکارکردنی کۆمەڵێک پرسیاری جوان لەوانەی 4x4 کە پەیوەندی بە داتاشتاوی یەکەم و داتاشتاوی دووەم و نەخشەی ئێفەوە هەیە. ئێوەش ئیسفادەیەکی باش لە مامۆستا سامان بکەن. بۆ نمونە یەکێک لە پرسیارەکان کە ئەم پرسیارە لە ڕێبەریشا هەیە، ئەڵێ کام لەم ڕوونکردنەوانەی دێت واتە یەکێک لەم ڕوونکردنەوانە پاسەدانی ئەم مەرجە ئەکات، واتە ئەو مەرجە چەند خاڵێکی هەیە: خاڵی یەکەم، خاڵی دووەم، خاڵی سێم، خاڵی چوارەم، خاڵی پێنجەم. ئەبێت هەموو ئەو مەرجانە بۆ وێنەکە ڕاست بێت. باشە ئەزیزانم، وتوێتی ئەگەر ئێکسەکەمان بریتی بێت لە 0 و ئێکسەکەمان بریتی بێت لە 2، ئەوە نرخی وایەکەمان ئەبێ بکاتە 0. مەبەستی ئەوەیە 0 و 0 لەگەڵ 2 0. باشە وێنەکە ئەبێ بۆ خاڵە بڕوات. ئەگەر دیقەت لە وێنەی خاڵی ئەی بگرم، سێ دەکەم ئەم خاڵە 0 و 0 و ئەم خاڵەش بریتیە لە 2 0. کەواتە مەرجی یەکەم یانی ڕاستە، ئەوە مەرجی یەکەم یانم ڕاستە. مەرجی دووەمیان ئەڵێ ئەگەر داتاشتاوە بچووکتر بێت لە 0. مەبەستی چییە کە داتاشتاوە بچووکتر بێت لە 0؟ ئێمە ئەڵێن کە داتاشتاوە سالب بێت، نەخشەکە بێت ڕوولەکەمبوون بێت. کەواتە مەبەستی ئەوەیە ئەو نەخشە ئەبێ ڕوولەکەمبوون بێت. چ کاتێک نەخشەکە ڕوولەکەمبوون بێت، ئێکسەکەی چی بێت؟ لێک گەورەتر بێت. ئەگەر دیقەت ئەو وێنەی خاڵی ئەی بەم، ئەمە ژمارەیەکە لێک گەورەتر نەخشەکەمان ڕوو لە چیە؟ ڕوولەکەمبوونە. کەواتە مەرجی دووەمیشی ڕاستە، ئەوە مەرجی دووەمی. مەرجی سێمیانی ئەڵێ ئێف فەتحە گەورەتر بێت لە 0. کە ئەڵێ ئێف فەتحە گەورەتر بێت لە 0، مەبەستی ئەوەیە نەخشەکەمان ڕوو لە چی بێت؟ نەخشەکەمان ڕوو لە زیادبوون بێت. چ کاتێک ئەزیزانم، چ کاتێک ڕوو لە زیادبوون بێت؟ کاتێک نرخی ئێکسەکەمان بچووکتر بێت لە 1. ئەگەر دیقەت بگرم لە وێنەکە لێک بچووکتر، سێریکی من کە لێک بچووکتر، کەواتە نەخشەکەم بریتیە لە ڕوو لە زیادبوون. کەواتە ئەو مەرجەشی ڕاستە. مەرجی سێمی زۆر مهمە، ئاگادار بە، چونکە مەرجی سێمی لە بینی ئەی و لە بینی دیەکەیە، لە بینی ئەی و لە بینی بیەکەیە نازانی چی هەڵبژێری. زۆر ئاگادار بە کە ئەڵێ ئێف فەتحە یەکسانە بە 0. مەبەستی ئەوەیە لێکا لێکەوتی ئاسۆیی هەبێت، یاخۆت خاڵی شلۆقی هەبێت، یاخۆت خاڵی گەورەترین و بچووکترین هەبێت. ئەگەر دیقەت بگرم لێکەکەیە، کەواتە لێکەوتێکی ئاسۆیی هەیە. ئەو کاتە کەواتە 100% لە لێکەوتە ئاسۆیەکەیە داتاشتاوی یەکەم 0. ئەگەر بیگوتە ئێف فەتحە یەکسانە بە پێناسە نەکراو، ئەو کاتە خاڵی بیت بۆ هەڵەبژار، ئەو کاتە نوکی تیژە. باشە، چونکە هەموو مەرجەکانی کەی ڕاستن. خاڵی کۆتایی کە ئەڵێ ئێف دەبڵ فەتحە بچووکتر بێت لە 0، مەبەستی ئەوەیە کە نەخشەکە هەر هەمووی قۆقز بێت، واتە لە ماوەی بوارەکەیدا نەخشەکە هەمووی قۆقز بێت. ئەگەر دیقەت لە خاڵی ئەی بگرم، کەواتە نەخشەکە هەر هەمووی قۆقزە، قۆقز ئاوایە. باشە بە قوربان، کەواتە لە 100% خاڵی ئەی ڕاستە. خوای گەورە سەلامەتان کات. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرن. ناونیشان پەیمانگای سلێمانی، گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.